من شیرین زعفر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی مەهابادم لە منداڵێەوە کاری هونەریم کردەوە هەر ئەو کاتێکە خوێندکاریش بووم هەر هونەرم هەڵبژاردۆ و هونەرم خوێندووە ماوەی 7-8 ساڵە سرامیک کار دەکەم و لە تاران لە ڕەشت لە تەورس لە مەهاباد ئەوانە من وە دوای کەوتوم و پەرم پێداوە بە کارەکەم ئێستاش ماوەی 4 ساڵە لە هەولێرم و لێرە کارگام هەیە لە ماڵی ڕۆشنبیری زانکۆ جیهان کارگای خۆم هەیە و هەم کار ئامادە دەکەم بۆ پێشانگە و بۆ فرۆش ماوەیەکی زۆرە خەریکم لەسەر نەخشی کوردی کار دەکەم نەخشی فەرشە کوردیەکان فەرشە قەدیمی کوردیەکان کار دەکەم لە موتیڤەکانی ئەوان بەکاردێنم جا لەسەر قاپ بێ لەسەر لیوانیا کوب بێ لەسەر هەنار بێ کە ماوەیەکی زۆرە من لەسەر هەنار کار دەکەم بۆ من نەمادێکی جوانە بۆ من شقلێکی جوانی هەیە هەروەک نمادێکی کوردیە و لەسەر ئەو ئێستا خەریکم نەخشی کوردی فەرشی کوردی لەسەر کار دەکەم و فرۆشێکی باشم بۆ لە لای ئەزنەبیەکانەوە توریستەکان کە دێن بۆ ئێرە زۆر ئیستقبالی لێکراوە زۆر بەدڵیانە نەخشی کوردی موتیڤە کوردیەکان ئەوانە دووبارە دەکەمەوە لەسەریان و دوایش ئاوی زێر بەکاردێنم لەگەڵیان یعنی شتەکە زۆر لە بابەت دێکۆرەوە بێ ماوەیەکی زۆر پێم خۆشە بڕۆم بۆ لای پەیکەرە سازی و موجەسەمە و بە دڵنیاییەوە و دوای دەکەوم ڕەنگە لە داهاتوودا مەجموعەیەکی باش من پەیکەرە کار بکەم لە کارە ئاسەوارەکانی قەدیم دووبارە بکەمەوە و کاریان لەسەر بکەم دووبارە سازیان بکەمەوە.